فیلمی سینەمایی خەونەک بەری مردنەیەکێکە لە فیلمە سینەمایە درێژەکان کە ماوەی 7 ساڵە بەرهەمهێنراوە و لە ئێستادا جارێکی تر بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە هونەرمەندان و هونەردۆستان جارێکی تر لە شاری هەولێر نمایش کرایەوە. لە هەولێر دوای 7 ساڵ لە بەرهەمهێنانی جارێکی تر فیلمی سینەمایی خەونەک بەری مردنێ بە ئامادەبوونی دەرهێنەر و ژمارێک لە هونەرمەندانی ئەکتەر لە فیلمەکە نمایش کرایەوە. فیلمەکە باس لە ژیانی پێشمەرگێکی خۆبەخش دەکات کە لە بەرەکانی جەنگ خەمی گەوری ئازادی و پاراستنی خاکی کوردستان بۆ لە دەستی داعش. فیلمی سینەمایی خەونەک بەری مردنێ یەکێکە لە فیلمە سینەمایە درێژەکان کە ژمارەیەک فستیڤاڵی جیهانی بەشداری کردو و چەندین خەڵاتی ڕێزلێنانیشی پێدراوە. سینەمای کوردی تا ڕادەیەکی زۆر پشتگوێ خوراوە، پشتگیرێکی ئەوتۆی نییە کە بەسەرکەوێت و وەکو پێشبڕکێ بکە لەگەڵ سینەمای دەوروبەر وڵاتەکانی بەتایبەتی شەرق ئاوسەد. ڕاستە چە فیلمەکانمان زۆریان دەچنە فەستیڤاڵەکانی جیهانی و هەندێکیان بڵاو دەبن لە سینەماکان وش، بەڵام هێشتا بەس نییە. پێویستە پشتگیریەکی جدی هەبێتن لە هەموو لایەنەکەوە، نەتەنە لە لایەنی حکوومەتەوە دەسەڵاتەوە، بەڵام لە لایەنی بازرگانەکانەوەش دەوڵەمەندەکان کە سینەمای کوردی ببتە ڕوومەتی ملەتی کورد بۆ دنیا، کە شتە جوانیەکانی ملەتەکەمان نیشانی دنیا بدەین، نەشتە ناشرینەکان. فستیڤاڵی تۆرنتۆ کەنەدا